بامەدەبوونی سەربەز لەزگین بریکاری وەزارەتی پێشمەرگە و فەریق جەمال محەممەد سەرۆکی ئەرکان جەباریاوەر ئەمینداری گشتی وەزارەت پێشوازی کرا لە جەنەڕاڵ کۆڕۆم سوپاسالاری هەنگاریە و کۆنسوڵی گشتی هەنگاریا لە هەولێر لە دیوانی وەزارەتی پێشمەرگە لە ڕێوڕسمێکدا پەردا لەسەر پێشانگای بەردی هەنگاریا کوردستان وەک سیمبولی خاک و نیشتیمان لادرا. لەو ڕێوڕسمەدا بریکاری وەزارەتی پێشمەرگە سوپاسی هاوکاری و پاڵپشتەکانی سوپای هەنگاریای کرد کە لە سەرەتای شەڕی دژی داعش بەردەوام بە مەشق و ڕاهێنان و چارەسەرکردنی بریندارانی پێشمەرگە ڕۆڵیان هەبووە. ڕۆڵی ئەو وڵاتەشی بەرز نرخاند لە بەرەو پێشبردنی پەیوەندەکانیان لەگەڵ هەرێمی کوردستان. دگەل کۆمەک و ئەفسەری دیت پایە بلند هاتیە سەردانێکە کوردستانی کردە. ئەvە دوو ڕۆژە بەرنامەوە کوردستانی دگەل هەواڵێن جێشی خۆ سەردانەوە کردە سەردانە سەربازگەها مەیە وەزارەتە یا مەشق و تەدریبی کردە. ئەڤروکە مە پێشەوازی لێ کرد لە دیوانە وەزارەتە پێشمەرگەی و کۆمبوونێکی دا مە گفتوگۆ کرد و ڕاوبوچوون مە لێ گوهۆرین دەربارەی ئەو هەفپەیمانی و ئەو پشتەوانیین کو هەنگاریا پێشکەش کرین شەڕێ داعشێدا بۆ هێزên پێشمەرگەی و هەروەسا ئەو هاریکاریت بەردەوامێت هەنگاریا دکەتن حتا ئەڤروکەژی شێوێ دیت لوجستی و تایبەتی بوارێ بریندارێت مێت شەڕێ داعشێت پێشمەرگەدا و وەکو بەرنامەیەکی لوێرێ هەیە بەردەوام چارەسەریە بریندارێت مەتکەن و هەروەسا چەندین بابەتێت دیمە گفتوگۆ سەر کرد پێکڤە و ئەم دووبارە خێراتنێکە گەرم لێت کەین و ئەف سەردانەوە بوو هەرێما کوردستانی جێ خۆشحالیە مەبوو بەری نهۆژی شاندێکی وەزارەتە پێشمەرگەی چوو بۆ هەنگاریا واناژی لوێرێ کۆمبوونێک کرد بوو وەکیت بێژن ئەو پەیوەندی و ئەف پشتەوانی و هاوکاریەت ناوبەینە هەرێما کوردستانی و پێشمەرگەی و هەنگاریادا چاوەڕێتێ تەکردن و بەرەو پێش بچن و تشتێ باشتر دیفدا بێتن خێر بێن سەر چاوە. هەر ئەو چارچووێ وان پشتەوانیت بەرین و کەدا تێگەهشتن و لێک تێگەهشتنامە یا بەردەوامێک و ئەو بەردەوام بن سەر پشتەوانیکردنامە یا وەزارەتە پێشمەرگەی و یا پێشمەرگەی و تایبەتی بریندارێت پێشمەرگەی. هەر لاوتەکەیدا بریکاری وەزارەت ئاماژەی بەکردنەوەی پێشانگاکە کرد کە کۆکراوەی بەردی بە نرخی خاچی کوردستان و هەنگاریایە کە گزارشتا لە هاوبەشی و هاوسۆزی هەردوو گەل. دواتر جەنەڕاڵ کۆڕۆم سوپاسالاری هەنگاریا ستایشی خەبات و تێکۆشانی هێزەکانی پێشمەرگەی کوردستانی کرد و ڕایگەیاند ئێستا پێشمەرگە ناوێکی مەزنە و جیهان ئاشنایە پێی وتیشی سەرڕای پەیوەندەکانی ڕابردوومان لەگەڵ هێزەکانی پێشمەرگە لە ئێستادا لە ڕێی ژمارەیەکی زۆر لە ڕاوێژکارانی سەربازی هەنگاری لە هەولێر بەردەوامین لە مەشق و ڕاهێنان بە هێزەکانی پێشمەرگە و چارەسەرکردنی بریندارانی پێشمەرگە. I cannot say that there is a certain main solution for the problem. What I can say is that we shall continue our cooperation. And that's a reason that our parliament just has a decision that we will continue deploying Hungarian soldiers into this region, into Kurdistan, and we will continue to train the Peshmerga forces. سوپاسالاری هەنگاریا پێشانگای بەردی کوردستان هەنگاریای بە نیشانەی وەفا و هاوسۆزی نێوان هێزی پێشمەرگە و سوپای هەنگاریا وەسف کرد. The reason that Hungary is taking very seriously that the whole situation, the stability of this whole region is just because there is a certain impact on Hungary with the illegal migration, what's going on over here. And the second is defeating the Daesh is the certain reason why we are actively participating in a coalition. For that, we will continue this as our parliament decided, and we will also continue not only the training but also taking care of the Peshmerga soldiers back in Hungary. And additionally, next year we will raise up our participation up to 200 soldiers. And how do you help Peshmerga New Year? What's that? How do you help Peshmerga New Year? In a new year?
We will continue the donation, we will continue the training, and we will continue to taking care of the wounded soldiers back in Hungary. As you know, there's a much need for the weapons. Are you going to give these types of weapons to Peshmerga forces? We have already donated the last couple of years approximately 250 tons of weapons and ammunition. And right now, as we were agreed during our conversation, we will continue this. Are you continue participating in KTCC in Kursa? Yeah, absolutely. It's important also coming over here and just hand over all of our experiences, what we have, training the Peshmerga forces. Generally, the next Prime Minister will be... لە کۆتایی مەراسیمەکەشدا بە ناوی وەزارەتی پێشمەرگە و سوپای هەنگاریە سوپاسی هونەرمەند ئیسماعیل خەیات کرا کە بە شێوەیەکی هونەری بەرز بەردەکان و سیمبۆڵە هاوبەشەکانی نێو پێشانگاکەی نەخشاند بوو. لەلایەن خۆشیەوە ئیسماعیل خەیات لەبارەی پێشانگاکەوە سوپاسی وەزارەتی پێشمەرگە و سوپای هەنگاریای کرد کە بەو شێوەیە پێشوازیان لە پێشانگاکەی کردووە و هیواشی خواست گەلی کورد و گەلی هەنگاریە وەک هەمیشە دۆست و هاوڕێی یەک بمێننەوە.